بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان لە جێڕانەوەی بیرەوەریەکانم شتێکی خۆشتان لە بجێڕمەوە مەرحەلەی پێنجی کولیە طب بووم. کاتێکە لە چاری کولیە طب ئاودی بووم مەجالم نەما ئیشێ بکەم، دەچووم پارەم قەرز دەکرد، دەچوومە کندۆست و برادەران دەمبوو کاکە 1000 دینارم بدێ وەچی بوومە دکتۆر مەعاشی یەکەم وعدبی دەدەمەوە، مەعاشی دووەم دەدەمەوە، مەعاشی سێمەمە تا 15 مەعاشی قەرزار بووم. ینی ئەوەتان لێ باز بکەم ڕۆژێکیان 7 دینارم پێ بوو. لەکن باداوای بە 2 دیناری دەچینەوە ماڵەکە، ماڵمان لە بنەسراوی بوو. ئەمن لە مزگەوتی خەدیجە کوبڕای دەمامەوە، هەفتەی جارێک دەڕۆژ جارێک ئەوها دەچووم و ماری لەبەر ئەوە یەک کاتم نەبوو، 2 پارەم نەبوو. 7 دینارم پێ بوو، بیری داک و بابم کرد، گوتم با سەرەکیان لێ بدەم. بە 2 دیناری چوومە ماری، 5 دینارم لە بەرچی بوو. ئەو کاتی مخەسساتێکمان هەبوو 300 دینار بوو. کاتێک کە دابەزیم لە کن گەراجی تەکسیەکان، تەکسی نەفەرات کە دابەزیم دوکانێکی قەسابی هەبوو، کوڕەکە ناوی فەرمان بوو. بینیم جەرگوناوەکەی هەڵواسی بوو، گۆشتەکانی عەرز کرد بوو. ئەمیش حەزم چێ چوم گوتم کاکە دەیناسیم، یانی ئەمە ماڵمان لەوێن دەربوو. گوتم کاک فەرمان ئەو جەرگوناوم لێ بچێشە، جەرگوناوەکەی چێشە. گوتم ئەو ڕانەشم لێ بچێشە، ڕانەکەی چێشە. گوتم بای چەندێ؟ گوتی بە 88 دیناریە. گوتم کاک فەرمان سەری ماجێ مخەسساتی وەردەگرین پارەکە لۆ دێنم. گوت سەرچاو دکتۆر. ئەو وەختی مەراحلی ئەخیری 5 کولیە طب بوو. هاتمەوە مارێکە هاوین بوو، گوتم دایە چمان هەیە؟ داکم گوتی برنج و بامیم کردیان، طبیعی برنج ببێ گۆشت، یعنی برنج و بامی سادە. وەڵا گوتم بڕۆم مەقەرەی بینن، ئەوە جەرگوناوم هینە، گۆشتم هینە، با بکەینە تکە، جەرگەکەی سۆرکەینەوە بکەینە تکە و گۆشتەکەی ئەو بکەین و ینی لەسەر برنجەکەی دابنێن و کاکە ماریمە بۆ جەژن. نێرگوزی خوشکم چوو مەقەرەی هینە، ئەو وەختی کچ بوو، مەقەرەی هینا و ڕۆژ و مانگەش کردەوە و لێدە و تکەی لێدە و مارێ بۆ نەوەعەچی تکە و گۆشت و کەبا پاتیە. کاتێککە ئەوەکانمان برژان گوتم دەچم ئاوەش بە خۆمدا دەکەم، هاوین بوو، جلەکان برێنەوەی کەپاری تێدا بوو، لە دەرێدام نابوو. ئەو وەختی دوکانێکمان هەبوو لە بنەسڵاوی. بابم خواعافریکا گوتی بڕۆ بزانە چەندی پارە لە بەرچیە دەگەر. گوت بێ خوشکم، وەڵای نەرگیز چوو بە هەموو بەرکم گەڕا بوو، دیبی 5 دیناری تێدا هەموو بەرکم. نانمان خوا لەسەر نانی دانیشتین. بابم گوتی ئەو لۆ پارە لە بەرکردنیە، ئەوە 100 دیناری خوردەم لۆ دانای، ئەو وەختی خوردەی دیناری هەبوو، 100 دینارم لۆ دانای، ئەوەی لەگەرە خۆت ببە. مەژوە لەسەر ناخواردنی بووی. گوتم بابە پارەم هەیە، من خەمتان نەبی لە مزگەوتی هەیتم نامەوێتن، یعنی نەشم بوو، بەس ینی هەردەم گوت هەیتم. گوتم پارەم هەیە بابە خەمی منتان نەبیتن. گوتی ئەو 100 دیناری ببە. گوتم پێویستم نییە. دیتم بابم ئیلحاحی کرد کە پارەم لە بەرچینی و پارەی ببەم. گوتی دی لێر ببە لەگەرە خۆت. گوتم ناوەڵا دەزانیت چ بکەم؟ گوتی چێ؟ گوتم 88 دیناری ئەو پارەم نەدایە هی گۆشتەکان لەکن فەرمانێ دوای 88 دیناری بدەن. وەڵا ئیدی بۆ پێکەنین. گوتیان وەڵا داوەتی خۆمان بووین. لەوەیەوە دڵتان دەورەمەند بی، دڵتان دەورەمەند بی. وەکو شعرێکی عەرەبی هەیە دەرێتن لا تكونوا للعيش مجروع فؤادا فإنما الرزق من رب عبادا. دڵی خۆتان ئەزیەد مەدەن لە بۆ دنیایەکە، لە بۆ ژیانی دنیایەکە، چونکە ڕزقمان بەدەست رب العالمینە. دنیای تەسک مەبینن، دائیمەن بە هیوا بن، دائیمەن دڵخۆش بن. سەیری تەختیتی قەلبی بکەن، بەرز دەبی نزم دەبی، بەرز دەبی نزم دەبی. ژیان ئەوە هەڵەیە. لە بەرزی بووی شوکرانی خوای گەورە بکە، لە نزمی بووی سەبرت دەبیتن، چونکە ئەو دنیای هەر تەواو دەبی. بمینن بە سەلامەت.